مەسرور بارزانی لە میانەی کۆبوونەوەی لەگەڵ قوتابیانی خولی 19 ئەکادیمیای کادرانی پارتی دموکراتی کوردستان ڕایگەیاند ئێستا بەشێکی زۆری ناوچە داگیرکراوەکانمان گەڕاندوێتەوە سەر هەرێمی کوردستان، بەڵام سنوورێکی درێژمان لەگەڵ داعش هەیە. ئەمەش مەترسێکی گەورەیە. مەسرور بارزانی دووپاتیشی کردەوە کە لە ڕابردوودا نەبووینە مەترسی بۆ سەر هیچ وڵات و نەتەوەیەک و لە داهاتووشدا نابین. ئێستاش پشگیرێکی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان هەیە، بەڵام سەرکەوتنی کوردستان لە یەکڕێزینەوە خۆماندایە. مەسرور بارزانی ڕاشیگەیاند لەسەر هەمووان پێویستە پاڵپشتێکی تەواوی هێزەکانی پێشمەرگە بکەین. لە سەلاحەدین مەسرور بارزانی پێشوازی کرد لە قوتابیانی خولی 19 ئەکادیمیای کادرانی پارتی و ستافی ئەکادیمیاکە. مەسرور بارزانی لە وتەیەکیدا بۆ ئامادەبووان گوتی پارتی چۆن لە وێزراگرنگەکانی خەباتی کوردایەتیدا ڕابەرایەتی دۆزی کوردستانی کردووە، لە ئێستاشدا ئەمان ڕۆڵ و ئەرکی هەیە. سەبارەت بە ڕۆڵی کادرانی پارتی مەسرور بارزانی گوتی کادران بازنەی پەیوەندی نێوان جەماوەر و سەرکردایەتین و پێویستە ئاڤاڵانمان لە ئاست و ئەستۆگرتنی ئەو ئەرکەدا بن و جەماوەر بۆ داهاتوویەکی باشتر ئاراستە بکەن. لەبارەی گۆڕانکاریەکانی ناوچەکەوە مەسرور بارزانی گوتی ئێستا بەشێکی زۆری ناوچە داگیرکراوەکانمان گەڕاندووەتەوە سەر کوردستان و بە شێوەیەکی گشتی کێشەی خاکمان نەماوە، بەڵام سنوورێکی درێژمان لەگەڵ داعش هەیە. ئەوەش مەترسێتی گەورەیە، بۆیە پێویستە خەڵکی کوردستان بۆ ڕەوانەوەی ئەو مەترسیانە ئەو واقعە تازەی عێراق لە بەرچاو بگرن و هەمووان کۆک بن لە پاڵپشتی سەرکردایەتی سیاسی کوردستان بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم و سربەخۆیی کوردستان. مەسرور بارزانی بۆ ئایندەی پێگەی هەرێمی کوردستان گوتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا نەبووەتە مەترسی بۆ سەر هیچ وڵات و نەتەوە و ئاینێک و فاکتەرێکی بەهێزی دابینکردنی ئاسایش و ئارامی و نمونەیەکی جوانی پێکەوە ژیان بووە. لە داهاتووشدا نابینە مەترسی و هەمان سیاست پەیڕەو دەکەین. ئەو سیاسەتە دروستەشمان لە ڕابردوودا وای کردووە کە ئێستا پشگیریەتی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان هەیە، بەڵام سەرکەوتنی کوردستان لە یەکڕێزی نێوخۆماندایە. ئەگەر یەکدەن بین ئەوە لە داهاتوویەکی نزیردا پێکەوە دەتوانین بگەین بە ئامانجەکانمان. لەبارەی هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە مەسرور بارزانی گوتی لەسەر هەمومان پێویستە پاڵپشتێکی تەواوی هێزی پێشمەرگەی کوردستان بکەین و لایەنە پەیوەندیدارەکانیش پەلە بکەن لە دابینکردنی ژانێکی شایستەتر بۆ هێزەکانی پێشمەرگە کە هەرکی پاراستنی سنوورەکانی کوردستانیان لەسەر شانە. لە کۆتایی دیدارەکەدا مەسرور بارزانی خەڵاتی پێشکەش بە قوتابیانی خولی 19 کادران و ڕێزلێنانی ئاراستەی دەستەی بەڕێوەبردننی ئەکادیمیای پارتی کرد و هیوای سەرکەوتنی بەردەوامی بۆ خواستن لە پێگەاندنی نەوەیەکی هۆشیار بۆ ڕێکخستنەکانی پارتی.